بۆ خاتری خوا تووڕە مەبە، خۆڕاگر بە، چونکە کۆتایی تووڕەبوون کۆتاییەکەی و دوای تووڕەبوونەکە زەلیلیە، سەرشۆڕیە، داماویە. بەڕاستی ئەوە حەقیقەتێکە بینیمانە بە چاوی خۆمان. ئایا ئەمە زەلیلی نییە بۆ ئینسان، داماوی نییە بۆ ئینسان بپاڕێتەوە لە کەس و کاری ئەو کەسەی کە کوشتوێتی یاخود لێی داوە برینداری کردووە؟ کاکە سڵحم بۆ بکەن، کاکە لێم خۆش بن، قاشتان ماچەکەم، دەستان ماچەکەم، چی ئەڵێن؟ ئەوە کاغەزی سپی و فەرم و بینووسن. بەڵام پێش ئەوەی کە کەتنەکە بکە ئەو پەنە بدە، ئەو خەڵکە بکوژێ یا برینداری کە، ئەڵێ من بێغیرەتی قبول ناکەم، ئەی کوژێت، بێغیرەتی قبول ناکەم، برینداری ئەکا، بەڵام دوای ئامادەی پێشی ماچکات. خوا ئەمەی تخوا دوو قسەت بخواردای بێغیرەتی بوو یاخود قاچی خەڵماچکی، کابراش قبولی ناکات، قاچیش ماچکی دەت خۆش نابێت. کامیان سەرشۆڕیە، کامیان بێغیرەتیە؟ ئەگە تۆڵی من بەغیرەتم و هیچ شتێک قبول ناکەم، ئەی ئەمە بۆ قبوڵەکەی دەی کەواتەوەنە قارەمانی دوای کوشتنەکە و بریندارکردنی خەڵکیش تەنەزول بۆ هیچ کەسێک مەکە. دەی ئەگەر پیاوی ئەوە قارەمانی کەمادە قارەمانی لەدەست ئەدەی، پاڵەوانی لەدەست ئەدەی، دەمی خۆت بگرە، دەمی خۆت بگرە و تەنها کێشەکان زۆر حەلە بێت. هەندێک جا قسە ئەبیستی خۆتی لێ گێلکە بۆی توش کێشە نەبیت. وەڵڵا خەڵکەیە بە دوای ئەوە گەڕێ لی بدی پارە لێ بسێنێ، وەڵڵای گوێم لە خەڵکوتی حەزەکەمێکێ لێمدا پارەی لێ بسێنم، بێ پارەم. کاکە خۆت بپارێزە، خۆ توش کێشە و دەردەسەری مەکە. کەواتە تۆ خۆت زەلیل و داماو کردووە، باوکو و برا و کەس و کارت داماو بوونە ڕجاوتکا لە خەڵکەکەن بەس بۆی لیان خۆش بێت. ئەی باشە تۆ خۆت و دەوروبەر و خانەوادەکەشت زەلیل کرد بەهۆی ئەوەی کە تووڕەبووی چەند چرکەیەک، نەک دەقە، باز دەقە ناکەم، دەقە زۆرە، دەقە زۆرە بۆ تووڕەبوون. لە دەقەیەک ئەرانەی بتوانانی دەیەها سارۆخ بتەقێنرێ، دەیەها ڕوومانە بتەقێنرێ، باز دەقە ناکەم، باسی چەند چرکەیەکی کەمەکەم، چەند سانیەک. کەواتە ئاگادار بە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لاو سەحابەکان دانیشتوو لە حەدیث بوخاری مسلم داهاتوە، فەرمووی پاڵەوان کێیە؟ پیاوی بەهێز کێیە؟ وتیان ئەو کەسەیە کە کەس ناتوانێت بیدا بە زەویدا، کەس ناتوانێت بەرەو ڕووی ببێتەوە. فەرمی نەخێر، ئەو پاڵەوان نییە، پاڵەوان ئەو کەسە نییە کە کەس ناتوانێت بەرەنگاری ببێتەوە. پاڵەوان ئەو کەسەیە لە کاتی تووڕەبوونا خۆی دەگرێت، الذي يملك نفسه عند الغضب. ئەو پاڵەوانە، ئەوە جوامێرە، ئەوە قارەمانە، ئەوە بەهێز، ئەوە بەغیرەتە، لە کاتی تووڕەبوونا خۆی دەگرێت، دەستی ئەوەستێنێ نەک جوڵەی پێ بکە و لە خەڵکی پێ بدە. چونکە پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم کە تووڕەبووی بە پێوە بووی دانیشە، چونکە دانیشی لاوازە بی، ئەگە دانیشتە بووی پاڵکەوە چونکە لاوازترە بی. کەواتە پاڵەوان ئەو کەسەیە لە کاتی تووڕەبوونا خۆی پێ بگیرێ، چونکە پاڵەوانە بۆ پاڵەوانە لەبەرەوەی دوایی قاچی خەڵک ماچ ناکە، دەستی خەڵک ماچ ناکە، پشتێنی دەست ناکاتە پشتێنی خەڵکا تخوا لێم خۆش بە و عەفوونکە. ئەوە پاڵەوانە، نەک ئەوەی کە دەیکات. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم. کەواتە ئاگاداری خۆت بە. پاڵەوان ئەو کەسەی خۆی پێگیرێ، نەک ئەو کەسەی پەنێک ئەدا و کەتنێک ئەکا و دوایی سجن نەکرێ، دوایی ئەکوژرێ، دوایی ڕائەکا. ئەمانە هیچیان پاڵەوان نین. پاڵەوان ئەو کەسەی و عاقڵ ئەو کەسەی خۆی پێ بگیرێ. بۆیە دووبارە دەڵێن، سێ بارە و چوار بارەش دەڵێن تووڕە مەبن، تووڕە مەبە، چونکە ئەگەر تۆ کەسێکی تێگەیشتووی تووڕە مەبە. تووڕەبوونێک کە بەرەو خراپەت دەبات، بەرەو تاوانت دەبات، بەرەو غەڵەتت دەبات. تووڕە مەبە بە شێوەیەک ئەگەر ئینسانێکی عاقڵ و تێگەشتوو بی، نابێت تووڕە بیت بە شێوەیەک کە ئەزانی کارەسات ڕوو ئەدات. چونکە بەڕاستی تووڕەبوون ئینسان بەرەو شەرمەزاری دەبات.